ئەو کردەوە قیزەونە تۆرۆریستیە مەحکۆمەکەین خۆمان بە هاوبەشی بنەماڵەیان نەزانین دیارە لێدان و شەیدکردنی ئەو هەڤاڵە لێدانە لە ئێمە لە هەموو گەلی کورد و جارێتر نیشانیاندا داگیکەران جیا لە پەنابردن بۆ تۆرۆر بۆ تۆقێن هیچ ڕێگەیەکی تری نییە و وێرای مەحکۆمکردنی ئەو کردەوە تۆرۆریستیە ئێمە خۆمان بە هاوبەشی بنەماڵەکەی هەڤاڵانی و هەموو تێکۆشەرانی باکۆر ئەزانین ئەوەی کە دیارە هەم ئێمە هەڤاڵانی ڕۆژهەڵات هەم تێکۆشەرانی باکوور هەم تێکۆشەرانی ڕۆژهەڵات ئێمە لێرە ئەمنیەت و ئاسایشمان لە ئۆهدەی هەڤاڵان و هاوڕێیان و تێکۆشەرانی باشوورە بۆیە داوایان لێکەین بەرحاڵ بەو پەڕی مەسوولیەت و نیشتمان پەروەریە و هەروەکو چۆن تا ئێستا ئاگایان لێمان بووە دەبێ وەزیفەیان و ئاگایان لێمان بێ و داوایژمان ئەوەیە بکوژان و بکەرانی ئەم کارە قیزەونە تۆرۆریستیە بگرن و بدەن بە دادگا و دەبێ بۆ خەڵکیش ڕۆنی کەنەوە ئێمە جارێتر سەرخۆشی لە گەلی کوردەکەین سەرخۆشی لە خۆمانەکەین لە هەموو بنەماڵەی شەیدانەکەین لە بنەماڵەی ئەو تێکۆشەراکەین لە هەموو تێکۆشەرانی کورد لە هەر پارچەیەکی کوردستان و لە هەموو دنیا ئەو کردەوەیکی قیزەونە مەحکومە و داگیکەرانی کوردستان ناتانن بەو کردەوە خەباتی گەلی کورد بەچوو بێن یەکگرتووی ڕەمزی سەرکەوتنی ئێمەیە پێش هەموو شتێک ئێستا دەزانن داگیکەران دەمێکە یەکیان گردووە بۆیە لازمە ئێمە لە بەرابەر ئەو هێرشە هەمەلایانە یەک بگرین دەزانن لە بە درێژایی سنوورەکانی باکوورە و تاتێتە ڕۆژهەڵاتی کوردستان تۆبارانەکانی و بۆمبارانەکانی تورکیە بەردەوامە لەم دێوی سنوور بەرحاڵ تۆباران و بۆمبارانەکانی دەوڵەتی داگیکەری ئێران ئەویش بەردەوامە ئەمە نیشانەدا گەلی کورد ئامانج و هێرشەکانی داگیکەرانەوە تەنیا یەک ڕێگەمان هەیە ئەویش یەکگرتوو بین یەکگرتوو ڕەمزی سەرکەوتنمانە لە ئێستا یەکیەتینەتەوەی لە هەموو کازیاتر پێویستە بەش بە حاڵی خۆم وەکو بنەماڵەی شەیدێکی ئەم کوردستانە داوام لە هەموو تێکۆشەرانی گەلی کورد بە هەر باوەڕێک و هەر ئایدۆلۆژیایەکەوە هەیە لەسەر ئەم مەسەلە دەبێت یەکگرتوو بووین قۆناغەکە ناسکە هێرشەکە بەردەوامە یەکگرتووی داگیکەران بەرامبەر بێ ئێمە زۆرە ئیجاتەکە ئێمەش ئەو یەکگرتووە ئیجاتکەین و دڵنیاتانەکەم گەلەکەمانیش ئەم قۆناغە تێپەڕەکە و سەردەکەوین